کارکردن لە ڕێگای زەڕایان ناوتاق کە بە جێگرەوەی ڕێگای تونێلی دەربەندیخان بۆ بارهەڵگرەکان هەژمار دەکرێت بە سستی بەڕێوە دەچێت. وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان دەڵێ گرفتی نەختینەییمان هەیە، ئەگەر ئەو لەمپەڕە چارەسەر بکرێت ئەوە کۆتایی ئەم ساڵ ڕێگاکە تەواو دەبێت. هیچ لە گرفتە سەرچەکانی بەردەم تاوکردنی ئەم پرۆژەیە دابین نەکردنی پارەی پێویستە بۆ جێبەجێکردنی کارەکە. خۆشبەختانە تا ئێستا کارەکان ئەڕوات، بەڵام 100% بەدڵی ئێمە نێچکە وەکو باسم کرد گرفتی سەرەکی دابینکردنی داراییە. ئەم پرۆژەیەش پرۆژەیەکی گرنگە و پێویستە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش لایەنی دابینکەری پارە هەموو توانای خۆی بخاتە گەڕ بۆ ئەوەی نەیەڵێت کەم و کوڕی لە دابینکردنی پارە هەبێ بۆ تاوکردنی پرۆژەکە، چونکە بە تاوابوونی ئەم پرۆژەیە ئەتوانم بڵێم لە 160 بۆ هەفتای ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگای سلێمانی دەربەندیخان کەمەکات و ئەمە پرۆژەیەکی گرنگە کە ئومێدەوارین لە ئایندێکی نزیکە تەواوی بکەین ئەگەر گرفتی دارایی نەبێ. گرفتی نەختینەی لە کاتێکدایە ڕێگاکە مەرزەکانی پشتە و پەروێزخانی لەسرە، ئەگەر بەشێک لە داهاتی ئەو دەروازانە بۆ ڕێگاکە خەرج بکرێت ئەوە بە زووترین کات ڕێگاکە بەڕووی شۆفێرانی بارهەڵگردا دەکرێتەوە. چالاکێکی مەدەنیش دەڵێ عیبەیەکی گەورەیە بۆ حکوومەت کە بە پاساوی نەبوونی پارە ئامادە نیە یەکێک لە شەقامە پڕمەرگە ساتەکانی سنووری پارێزگای سلێمانی چارەسەر بکات. عیبەیەکی زۆر گەورەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پیاوانی سیاسی لە وڵاتە کە ڕۆژانە ئەبینن بە بەرەوچاوی خۆیان و چەندی کەسە بێتە قوربانی، چەندین سیارەی بارهەڵگر ڕەگرێت، چەندی سیارەی پارهەڵگر و سیارەی نەفەر هەڵگر پیاکێشن لە کات و ناکاتە ئەو ڕێگا قوربانی تیان ڕوێدا، بەڵام ڕێگایەکی بەدیل کە هەر بایی چەند شەوێک لە شەوە سوورەکانی ئەوان و دانیشتوونەکانی ئەوانە ئابۆ شێوازە ڕوەک کە چونکە لە بەرژەوەندی گشتی گوێی پێنادەن. گوژمەی پرۆژەکە 7 ملیار و 400 ملیۆن دینارە، درێژی ڕێگاکەش تەنیا 22 کیلۆمەترە، بەڵام بە پاساوی قەیرانی دارایی نەتوانراوە لە وادەی خۆیدا ڕێگاکە تەواو بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.